سڵاوتان لەوێ بەڕێزان وەکو هەموو هەینیەک تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیەتیڤ دەتوان ڕاوتیڤ و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵەیە لە سلێمانی. فەرموو ئاڵێ خان. زۆر سپاس دەکەم ئاڵێ خان. زۆر سپاس دەکەم. بەڕاستی منەمەوێت لەبارەی خنکاندنی ئەو مهندسەوە قسە بکەم. بەڵێ. بەداخەوە بۆ ئەو ڕووداوەی کە ڕوویە بووە خۆی خنکاندنی ئەو ئەندازیارە. باشە حکوومەت کاری هەتاکو ئێستاکان نەیتوانیوە ئەو ئەمبارانە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی چاک پشکنینی بۆ بکات وەکو کە لە هەواڵەکانیشا ئاماژەتان پێکرد پلێسی ئەو ئەمبارانە هەمووی ڕزیوە کە ئەمەش بۆتە هۆی گیانەدەستانی ئەو ئەندازیارە و دوای ئەوەش کە بووە هۆی گیانەدەستانی ئەو ئەندازیارە ئەنجا نازان بەڕێوبەری ئەو دائیرەی نەوتە بوو چێ بووتی ئەوە بەهۆی ئەوە بووە کە پلێسی ئەمبارەکە ڕزیوە پێویستە بگۆڕێ. باشە تازە بیری کەوتۆتەوە کە ئەوە ڕزیوە یان تەنها ئەبێ قوربانیەک بدرێت ئەنجا بیری ئەو جۆرەکارانەیان ئەکەوێتەوە. هیوادارم بە دوواداچوونێکی جدی بۆ بکەن ئەمەش نەبێتە ئەوەی کە چۆن قوربانیەکانی هەژدی خۆپیشاندانەکانی سەرای ئازادی چۆن ئەوانی شەهید بوون ئەم مهندسەش نەبێتە هۆی ئەوە پێویستە ئاوڕێکی جدی لێبەنەوە و ئێوارەیەکی خۆش. زۆر سپاس دەکەم ساز بۆ ئاڵێ خان لە سلێمانی. بەڵێ ڕەجەب لە ئاکرێ. فەرموو کاک ڕەجەب. زۆر سپاس دەکەم کاک ڕەجەب. بەڵێ زۆر خۆشحاڵم لە ئاکرێ و لەبەری سوسەنی لەگەڵتانم. زۆر سپاس دەکەم خۆشحاڵم هاوڕێکە باسی لێوە کرد دەمەوێت لە هەمان تەورەوە باسی لێ بکەم کە دێنێ بەڕاستی زۆر زۆر بەداخەوکە کە بینن کە ڕووداوێکی زۆر زۆر دڵپەڕێن بوو کە دوێنێ و پێش کەم ڕووداوە ڕوودرا لە پاڵاگوی نەوتی سلێمانی. بەڕاستی حکوومەتی ئێمە دەبێت بیر بکەتەوە دەبێت ئەم شتانەکە کۆن بووە لای بنێرە شتێکی نوێ دابێتەوە یاخ پاڵاگویکە نوێ دابێت. من ساڵی ڕابردوو لە بەهاری ڕابردوو مایەک پاسەوان بووم لەوێ من بە چاوی خۆم بینیومە ئایا ئەو باڵاوێ چۆن کۆن بۆ چۆن بەسەر چوە ئەمە ڕاستی ئەوەنێ کاری پێ بکرێت لەناو شارێکی وەکو سلێمانیکە کە هەمومان بە شارێکی پیرۆزی ئەزانین زۆر زۆر بەداخەوە دەبێت ئەم پاڵاوێ دەبچێتە دەرەوەی شاریش نەک لە ناو شار بێتن لە هەمان کەدا لە ناو شارە و لە هەمان کاتیشدا بەسەر چوە و هیچ وەکو خۆی نەماوە. من هیواخوازم حکوومەتی ئێمە ئاورێک لەم پاڵاوگەیە بدەتەوە تشتەکان نوێ بکەتەوە ئەوەی بەسەری چوە لای بنێت و یاخود لە شوێنێکی تر پاڵاوگەیەکی نوێدا بنرێتن بۆ شاری سلێمانی بۆ کوردستان بەگشتیەوە. بەڵێ کاک ڕەجەب پێت وایە ئەمەی کە پێش جەنابەت ئاڵێ خان لە سلێمانی باسی کرد دەڵێت ئێمە بایەخ بە شتەکان نادەین تا ئەو کاتێک کە قوربانیەک دەدرێت ئەمە ئەومان بیر دەخاتەوە کە پێش پێم وابێ 2 ساڵ بوو 3 ساڵ بوو لە شاری سلێمانی هۆتێل سۆما کە سوتا دوای ئەوە بیر لەوە کرایەوە کە هۆتێلەکان دەبێت شوێنی خۆڕزگارکردنیان تێدا هەبێ. پێت وایە ئەمە لە ئێستادا بۆ ئەوە بایەخی پێ نادرێگە بۆ شێوێکە لە وێنەکانیشدا دەیبینین. بەڵێ بەتەکید وایە ئێمە هەر کاتێک قوربانی ئەدەین ئەو کاتە ئێمە بیر دەکەینەوە کە ئێمە چۆن چارەسەری بکەین بەڵام دەبێت ئێمە پێشتر چارەسەری ئەم کێشانە بکەین چونکە نەک تەنها ئەم پاڵاوگەیە بیان کارگەیتر هەیە لە شاری سلێمانی یاخود هەر و خۆت باسی کرد وتێن هەیە چەند شتێکی تر هەیە لە سلێمانی گرنگی پێ نەدراوە لە شارەکانی تر هەمان شێوە گرنگی پێ نەدراوە. من هیواخوازم بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەربچێتن بەڵام دەرێکێکی جێبەجێ بکرێتن بڕیارێکی بەکردار دەربچێتن جێبەجێ بکرێت بۆی کاری پێ بکرێتن و ئەو شوێنانە نو بکرێتەوە ئەو پاڵاوگایە بەڕاستی ئەوە نیکە ئەو مرۆڤانە نازم چۆن لێ کار دەکەن ئەگەر خۆم بەڕاستی ئەو کاری من لێ پاسەوان بوو لەبەری بەڕاستیشانی ئەومان لەمە. بەڵێ زۆر سپاس دەکەین با گوێمان لە تێبینی کاک شێرزاد بێ لە مەسیف. فەرموو کاک شێرزاد. ئەو کاتت باش کاکەجان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. واز دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک شێرزاد. کاکە من وەکو پێشمەرگەیەکی زێرەبانی قسەتانەگە دەکەم. بەڵێ. ئێمە وەکو پێشمەرگەی زێرەبانی هەتا ئێستا یعنی کم و کوڕیمان زۆر زۆرە. بەڵێ. وەکو کەم و کوڕی ئێمە هەتا ئێستا من نازانم ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئێستا چوون لە پەرلەمان دانیشتوون بەدەنگی ئێمە چوون بۆچی هەتا ئێستا هیچ باس و خواسێک لەسەر ئێزافەکانی زێرەبانی و دەوام و کەم و کوڕیەکانی ناکرێت. و هەروەها داوا لە بەڕێ سەرۆک مەسعود بارزانی دەکەم بە کێشەی پێشمەرگە چارەسەر بکات و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم من داوا لە هەموو ئەو سەرکردە بەڕێزانە دەکەم تا کێشەی پێشمەرگە چارەسەر نەکەن داوای دەوڵەتی کوردی نەکەن و زۆر سپاس زۆر بەراشکایانە هەتا ئێستا بۆ من شتێکی کێماچی کە باسی شتانەکەم وەکو
کەسێکی زێرەبانی بەڵام هیوادارم ئەو قسێ من بگاتە ئەو سەکردە بەڕێزانە و جەنابی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی زۆر سوپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ باوکی ڕاکۆ لە سلێمانی. فەرموو باوکی ڕاکۆ. زۆر سپاس دەکەم. بەڕاستی لەسەر تەوەرەی سەبکردنەوە سەرچاوەیەکی گرنگی ئابوویە لە دووبەی وڵاتاندا کە مای خۆشگوزەرانیە بۆ گەلەکەی، بەڵام بەداخەل لە وڵاتی ئێمەیە بۆ بە نقمەت زیاتی نەحمەت بەڕاستی ئەو کارە ساتە دڵتەزێنەی کە من بینیم کە بووە هۆی شەهیدبوونی ئەمدا زیادێک بەڕاستی مای نیگەرانی لە وڵاتەدا کە تا ئێستا دامەزراوەیەشی بەو شێوە هەیە کە لەو ئاستە دواکەوتووە دادێ و ئەندازیاران کاری تێدا بکەن بە تایبەتیدا زەرعاکردنی نەوتدا تا ئێستا بۆ سیستەمە کۆنە زەرعاکرێکە لەسەرەوە توولێک ڕائەکێشن بۆی پوڵی تەنچەکە بدۆزنەوە. لە هەمان کاتدا بەڕاستی شەهیدبوونی ئەو ئەندازیارە کارەساتێکی دڵتەزێن بوو سەرخۆشی لە هەموو بنەماڵەکان بکەن. بەڕاستی پێویستە لە کارەساتێکی وادا ئەوانەی بەرپرسن لەو کارە لە وەزیری سامانەت و شتێکانەوە بەرەو خوارەوە بەڕاستی پێویستە وەڵامیان هەبێت بۆ ئەوە و لە کۆتاییدا دیسان سەرخۆشی لە بنەماڵی ئەندازیار قاری نەحمەتکەری بکەین. خوا بە باش دەری نیشان بکات. سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ باوکی ڕاکۆ لە سلێمانی سەرۆکی کۆمەڵایەتی فێسبوک. ژوان نەبڵمان تەنها دەستخۆشی کرۆ سپاسی دەکەین. مستەفا تەها دەڵێ سڵاو هیوادارم حکوومەتی هەرێم لە کابینەی نوێدا بیر لە چارەسەری کێشەی کرێچەکان بکاتەوە ئەویش بە دروستکردنی شوقەی نیشتەجەبوون بە قستی درێژخایەن. سوپاسە دەکەم. دارین وەیفستارم دەڵێت من لەبارەی ئەو مژدەی سەرۆکی هەرێمەوە قسە دەکەم. بەڕاستی من زۆر دڵم خۆش بوو کە لەو باوەڕە بووم هەموو خەڵکی کوردستان زۆر بە دەڵێ بێلایەنەوە سەیری ئەو هەواڵەیان کردایە و چاوەڕێی ئەوە نەبوون بەداخەوە. سپاس بۆ ئێوە. سپاسی تۆش دەکەین. هاوڕێ قانون دەڵێت ناوی هاوڕێ چۆمانیە خوێندکاری یاسایە لە زانکۆی کۆی دەڵێت زۆری پشۆکان و ئاستی زانستی زانکۆکان لە کارەساتدا پێویستە ڕێژەی پشۆکان کەم بکرێتەوە. بەڵێ هێمن لە چۆن سەماڵ. فەرموو کاک هێمن. زۆر سپاس. نابووە تەوەری ئەمڕۆ کراوە ئەوایە ئەمڕۆ سبەی و دوو سبەی و هەتا هەفتەیەکی کە لەسەر ئەو کارەساتەکە لە پاڵەبرەی نەوتی سلێمانی ڕوویدا. بەڵێ کاک هێمن ئێمە دیارە دەکرێت تەوەرەکان تایبەت بکەین بەڵام دەکرێت ئێوە بە کراوەی قسە لەسەر ئەوشکەن لەبەرەوەی هەندێک لە پەیوەندەکان بابەتی تریان هەیە بۆیە. سپاس دەکەم. ئەو پاڵێوگەیە ئێستا کە لەبانەوە کەس ناتوانێت بەسەر بڕە توخوا بەڕێوبەری دابشکردنی نەوتی سلێمانی خۆی قڕێژی خۆی کەسێکی خۆی لەوێ بواە ئەی هێش ئاوا بەو شێوازە کارمەندێکی ئەندازیارێک نە کارمەندە ئەندازارێک بەو شێوە یعنی ئێمە بۆ بەداخەوە هەتا کێشەیەک ڕوونەدا چارەسەری کێشەکانمان نەکەین. یعنی آخر بۆ ڕێگەوبانەکان چاک ناکرێ هەتا چەند حادثەیەک و چەند ڕووداوێکی لە ناوچەکەتێکیانە دەست نەدا. یعنی ژیانی ئەندازارێک قەناعەت بێ قەناعەت لە هەموو سەروەت و سامانی ئەم کوردستانە بەلای من شخصی خۆم بۆ گرنگترە لەوەی کەوا ئاوا بەهادەر بڕات لە بێناو هیچ شتێکی بەلاشە. یعنی ئەندازارێکی ئاوا بە چەند ساڵ ئینجا پێگەیشتووە. یعنی بۆ تا ئێستا چارەسەری ئەوە نەکراوە ئەو 30 ملیۆن لترەکە لەناو ئەو پاڵێوگەیایە نیو ڕوبعی ئەویان تەرخان بکردایە ئەو کارەساتە ڕووی نادا. مەسەلەیەکی کوردی خۆمانەیە لەگەڵ ڕێکمان قسەیەکەم ئەڵێ ئینسان هەتا نەترێت چوار مشکی دانانیشیە ئەمە ئێمەش ئاو هایە هەتا کارەساتی ڕوو نەدا ئەم بەزمە دروست دەبێت کەسێک ژیان لەدەست نەدا ناگەن بە ئەنجام و تا چارەسەری بۆ کێشەکان کەم دەستخۆشیتان یەکەم و زۆر سپاسان. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کەریم لە هەولێر. فەرموو کاک کەریم. کاک کەریم لە هەولێر گوت لێمانە کاک کەریم. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم. کاک شوان تەوەرەکەم زۆر جوانتانە بژاری چاوت ماز دەکەم. زۆر سپاس دەکەم. کاک شوان لەسەر ئەو دەربارەی و بیرنەفتی ئەو برادەرکەتی زۆر پێمان ناخۆشە مادەم کووردا زۆرمان پێ ناخۆشە. ئینشاڵڵا ئەو سەرپەرشتیەکە چاکە باشترە ماڵی فەکرسکی چاوت دەبی فەکری مەرگانش ئاوارە بوونە دەربەدەر بوونە منداڵ مێردەم کەوتەم داری سەحم و مایتنەوە باریان نماوە بوونە حەشتیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هەڵۆ لە گەرمیان. فەرموو کاک هەڵۆ. زۆر سپاس کاک هەڵۆ. دەستخۆشی بەرنامەکەی یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێز ئەمڕۆ بەرنامەکەی تۆ کراوە منش حەز دەکەم لە ڕێگەی ئەم بەرنامە ئێوە لە ڕێگەی ئەم مینبەرەی ئێوە کەمێک بەرنامەیەکی تایبەت لەسەر موچەی فەرمانبەران بکەن لە هەرێمی کوردستان. بەڕاستی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانە
بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشتا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە قسەی خۆی بکە. محەممەد لە نەرویج، محەممەد قەرەداخی لە نەرویج. فەرموو کاک محەممەد. بەڵێ ئەم کاتدا باش زۆر سپاس کاک محەممەد، بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم. هیوادارم کاتی باشتر سەرخانکم بۆم بەرنامانەی کە خەڵک بتوانێت ڕاستەوخۆ ڕای خۆی دەبڕێ. بەڵێ من دەستخۆشیتان یەکەم بەداخەوە ئەو هەواڵانەی کە لە کوردستانەوە بیستێت ئەوەندەی هەواڵەکان دۆستەزێن و ئازار بەخشن، هیچ تاکێکی کورد نییە بتوانێت وەکو خۆی تعبیر لە ناخۆشیەکانی بکە. ئەوەی کە لە کوردستانە گوتەرێت لە هیچ وڵاتێک نەگوتەراوە ئەوەی کە زیاتر لە 24 ساڵە ئێمە خاوەنی نیمچە ئازادیەکی نە کوردستانە. ئەوەی کامڕۆ لە میدیاکانەوە ڕوویە و بەدەوامی سۆیە کارێکی ئەو نەقیتەوەنا ئەوەندە ناشیدینە واکە لە تاکی کورد بڕوای بەوەش نەمێنێت کە ڕۆژێ لە ڕۆژان بڕوای بە خەباتی ڕزگاری و بە سەرسازی خەڵکی کوردستان هەبێت. لە کاتێکا باشترین داهاتی ئێمە یاخود باشترین چەمک بۆ بەدیگەنانی خواستەکانی خەڵکی کوردستان نەوت و تێکهاتەکانی نەوتدا لە یەکەم سادی دەرهێنانەکانی و دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە ڕۆژ و بەشە و دەستی لە تاوانکردنیا هەیە. توانی بنەمە ئابوووریەکانی خۆی پێ بکێنێت، توانی کات لەسەر ئەوە بکات کە پەیوەندیەکانی خۆی لە دەرەوەی وڵات و ناوەی وڵاتە بەو شێوازەی کە فەرجۆزەکانی خۆی ئەیخوازێت خاچی لەسەردار کرێت. بەڵام بەداخەوە هەزاران جار مەخابن لە کاتێککە ئەو تەنجانە لە دوای حکوومەتی بەعەز بەرژێمێنێ من خۆشحاڵ نیم بەوەی کە ئەمانە نەیانتوانین تەنجەکانی بکۆشن. خۆزگە تەنجەکانیش لە کاتی خۆیان تاوان بکرا و ئاودیوی ئێران بکرایە، بەڵام گیانی مۆدی پیشی ئاوا کە دەیان ساڵی ئەوێت تاکەتێکی وا پەروەردەکەی ئاوا بە ئاسانی گیان لەدەستدا. ئەگەر ڕاستگۆیی هەبێت لە ئیداری هەرێمی کوردستان و لە بەرپرسانی نەوت و لە بەرپرسانی ئەو وەزارەتانی کە بەرپرسیارن لەو دۆسیەیە، ئەبێ ئەمڕۆ لە بەردەمی خەڵکی کوردستانە چۆک دایان و دەست لە پۆستەکانی خۆیان بکشێنەوە. ئەم بابەتە زۆر لە وەزارەتە هەڵەگرێک ئێمە تۆماتی لەسەر بکەین. کاتێک کە باز لەوا کرێ دەوڵەتی کوردی ڕاگەێنێت لە باشووری کوردستانە، لە کاتێکا پەیوەندی کۆمەڵایەتی لە کوردستانە دەژێت سترەوەیە، پەیوەندی ئابووری خەڵکی کوردستان زۆر لەوە خراپتر هەڵاوتانی پێوە دیارەکە بڵ تۆ شاوەڕوانی پێواکەین. پەیوەندی سیاسیشمان ئەو شێوە سەقەتێک کە گەورەترین دۆسیی بەدیگەنانی خوازەکانی خەڵکی کوردستان ئەنفال و هەڵەبجۆکی میاباران بوو زۆر بە ئاسانی لەژێر قاچی ئێمەیان دەرهێنا. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس دەکەم، سپاس بۆ قسەکان، سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاس. بڵێ فاتیمە خان لە سلێمانی. فەرموو فاتیمە خان. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێک باش. ڕێزمەیە بۆ تۆ هەموو کارمەندانی هیلاکماندوو. زۆر سپاس دەکەم، سپاس بە ناوی هەموویانەوە. یان من فەرمانبەرێکیم 32 ساڵ خزمەتم هەیە، تا ئێستا هیچ پارتە ئەرزەیەکیان ناوێنێتێ لە من پێشتریش هەیە. ئایا بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بیرمان لێ ناکاتەوە؟ ئەگەر 250,000 حکوومەت بێ بەلای ئێمەیە، کتابێک کاتە سەر فەرمانبەر ئەوەی زیایی وەرگتۆ بیگەڕێتەوە، ئەی ئەو مەعاشە زیایی ئێمەی خوارد حکوومەتی هەرێمی کوردستان 2006 مانگی 7 و 8 ئایا تاکەی ئاوڕ لە فەرمانبەرە کۆنەکان نایەتەوە؟ قسەی 1000مان قبول کرد، ڕزالەتی دنیامان چەشت. بۆچی لە پێش من تریش هەیە خزمەتی زۆرە، بۆچی ئەرزەمان نادەنێن؟ ئەوە تەقاو دەبمەن لێ بوومەوە. تاکەی چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان بم، بۆچی من تەنەزول بۆ خواکەم، تەنەزول بۆ ناکەم چ مواسە بکەم بڵم ئەرزم برێ با بە حەقی خۆی بماتێن. تێ فەرمانبەر هەیە 2 جار 3 جار ئەرزەی وەرگرتو، ئایا بۆچی؟ ئەمە یەک. دووهەمیش ڕێز و سەری نەوازشدا ئەنێنین بۆ ئەو شەهیدە بە ڕێزەی کە ئەو ئەندازیارەی کە شەهید بوو. شەت ئەو ئەمارانە نییە، ئەی ئەو بتڵە غازانە بۆچی تەسفێ ناکرێ؟ بۆ چا ناکرێ؟ هەر ئەبینی و ماڵێک ئەسووتێ بە بتڵە غاز. ئایا تاکەی حکوومەت ئاورد لە فەقیر و هەژار نایەتەوە؟ تاکەی ئێمە چاوەڕێی دەستی حکوومەتی مانگێت و ئەڕوا چاوەڕێی دوو پول مەعاشین کە مەعاش تەوزیع ئەکرێ کە زیاد ئەکات، بۆچی بە یەکجار زیاد ناکە؟ ئەمە چییە؟ موچەکەی وایە، خزمەتەکەی وایە، شەهادەکەی وایە، ئەمە وان نابێ. ئێمە داوا لە ئێوەی بەڕێز دەکەین کە هیلاکی ئەنوێشن. هیوادارم هەر قەڵەمی سەر قاغاز نەبێ، بیگەنە دەم پەرلەمان سکاڵای هەموو فەرمانبەرێک، سکاڵای خەڵک، سکاڵای ئەوانەی کە ئەسووتێن لە پێناوی هیچ جا، سکاڵای ئەوانەی کە مناڵانی کە بێباوکە بن،
ئەوەتە دوو مناڵی بەجێ هێشت کێ بەرپرسە لەمە بۆ هەتا شەهید نین ئێمە ئاور لەمانە ناینەوە ئەی ئەم بتڵەغازانە هەر ماڵێک جارێکە سووتێ بۆچی تەسفێ ناکەن بۆ لە زمانی بەئسا هیچ شتێک ڕوونە ئەیا ئێمە چی بکەین چارەسەری ئەم عالەمە چێم ئەم گەلە لەژێر دەستی حکومەتە چاوەڕێی دەستی حکومەتەکە بەڕۆ سەیری بازار کە کیلۆی تەماتە بە 2000 براکەم ئایا من موچەخۆرێکم بەچی بیجم خاو خێزانم هەیە کوتکرێچیم بەچی بیژم تەلەبەی جامیعە ئەو هەبێ و سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ فاتمەخان لە سلێمانی بەڵای فاخر لە چەمچەماڵ فەرموو کاک فاخر ئەم کاتت باش بەڕێت زۆر سپاس دەکەم وڵی من سەبارەت بە و ژنانەی کەرکووک قسە لەگەڵ بەڵێ من دەڵێم ئەگەر لە مرکزێکە جامێ پشکی پەنجەرێ پشتێت شورتەیە یاخود مردی شورتەیە ئاگای لێ نەبێ ئەوە چی مرکزێکی پێ داواکارم لە مردی شورتەی کەرکووک هەر ئەو ئیرهابیانن کە تەقینەوە ئەکەن لە کەرکووک و لە شۆرجە و لە ناوچە دابڕاوەکانی کەرکووکدا لە کۆتاییە دەستخۆشی دەکەم و ئەرسەکەوتون زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاروان عەلی تەنها دەستخۆشی و سپاسی دەکەین محەممەد غەمزەیی دەڵێت تەنها یەک پرسیارم هەیە ئایا سبێنێ دەوامی دام و دەستگاکان هەیە تا ئێستا تەنها وەزارەتی پەروەردە بڕیارێکی ڕسمی دەکردووە کە سبێنێ داوامی ڕسمیەت بەڵام بۆ فەرمانگە و دام و دەستگاکانی تری وەزارەتەکان نازانم تا چەند ئەوە داوام هەیە نەسبێنێ بڕوا حەسەن دەڵێت هیوادارم تۆرێکتان هەبێت لەسەر دیاردەی بوونی فەیسبوک بە ناوی کچەکانەوە کە خاونەکەی کوڕاروەها نادین ئیبراهیم دەڵێت دەستخۆشی بۆ بەرنامەکەتان سپاسی دەکەین بابان PM دەڵێت بۆ ئەوەی هەموو کورد بزانێت گەر وەکو خۆی بخوێنەوە بۆی قسەی ئەو بێت دەڵێت هەموو کورد بزانێت شەڕی نێوان نووری مالکی و مەسعود بازانی شەڕی بیرە نەفتە نەک دەوڵەتی کورد و پارێزگاریکردن لە کوردستان بەڵێ حەمید لە دهۆک فەرموو کاک حەمید بەڵێ کاک حەمید زۆر سپاس دەکەم چۆنی باشی زۆر سپاس دەکەم کاک حەمید گیان سپاسیا کەناڵێوەت کە گەلێک مەمنونی شوە ئیش وازارێت خەڵکی ڕوونت کردن پێش چاڵ زۆر سپاس دەکەم سپاس بێ بۆ ئێوەش کە بینەری ئێمن چەند خەدرا پێتکردن یعنی عەزێب دەربارەی شەهیدەوە خڵم یعنی حتا گەڵێ بەڵێ فەرموو معاش الشهيدة هندي كناسة نين يعني كناسة كيف قديم بجني كناسة ديري يعني بجني فراش ديري معاش الشهيد إذا بيجلك شهيد إذا بيتشاصات 500,000 وشاشات عياري هاي حتى قبل حتى تشوف الشهيد لا تأكل يعني كشهيد في حافتيجي بتنهش تاكينا مع عزو تو هركز جي مسعود ورزاني ومام جلال ودايم يعني بيجي الشهيد وإلا الشهيد قالن بابن الرشيد بيجي الشهيد شبو شهيدي لا يتكرني هذا يجي يدوي حتى بقى یک شهید یعنی شهید برای خانی بنا نچیکنه یعنی خانی بنا نچیکنه یک جار هر وقت که بیشی شهید بیتن کیلوی یا لوی مقریه یه نوی مروت خواهد کبته دا مدرد دانه بلکه افریقا کناله و تشتای بابا شهیدا بیت کرنه نغلادی برام صالحی على اساس بودی دی معاش شهیدا زیده کن ولی تعدیل بینا زیده کرن بی عندك 50,000 عندك 100,000 بوها أبنا زيدا كنا شهيدي أبنا الشهيدي ولازمة أم شهيدي بيني برايك أخوة ضاعم صوني كوام بلادك أم قومك ما خبو بلادك يقدر كشتني حتى بقى بقى برلمان نا مسؤول برلمان نايك حتى بقى أوديك بو شهيدا ناكله وأوديك جارك إغمالش نخوري سر مسألة الشهيدا لا ما بعد قلتنا فلان كاس عم ريبوزا شهيدا كيلو والشهيد خصو تشتغل شهيدانين حتى بالغربي بلا سباس لك سباس عم شهيد ما بلا ما وكي كناسة كي بيني حساب كان بلا سباس وكاك حميد لدهوك ريكان لهولير فرمو كاك ريكان نوروز لنا اليا بيروز زو سباس لكم لتوش بيروز بكاك ريكان بەڕێزم وڵای سەبارەت بە وتاری سەرۆکی هەرێم من بەڕاستی بەلامەوە سەیرە کە سەرۆکی هەرێم بە ناوی میلەتی کورد و ئەخلاقی میلەتی کوردەوە قساکە هەڵێ ئەخلاقی کورد ڕێبەوە نادە کە کەسێک بێتە لای ئێمە ڕادەسی یاسا بکەین یعنی بەڕاستی پێم سەیرە ئەخلاق و دابوونەریتی کورد لە شێ و سەروەری یاسا لە شێ یعنی ئێمە نابێ ڕەچاوی چەند شتێکی دیوەخانانە و عەشایری و کلتوری کەلەپوری یعنی ژەنگاوی کۆن و حتا کوردی و حتا ناغەم چ میلەتێکیش بێ من ناڵێم کورد و من بۆ منیە يعني تانو او شتانا ملتي هيس ملتي قدام ناكل كرد بلام اجد نريتك
خۆی لەسەر یاسا بسەپێنێ من بەلامەوە نەریت نییە و ئەخلاقیش نییە یاسا با سەروەر بێ پێویست ناکەم لەن ئەخلاقی گوت قەوە قبول ناکە کە کەسێک ڕادەسکەینەوە بەڕاستی بەلامەوە سەیرە ئەبێ سەرۆکی هەرێم زۆر داوای لێ بدەم لە گەلی کورد بکەوە ئەخلاقی گەلی کوردیش ئەوە نیە ئەخلاقی گەلی کورد و چینی ئێستا گەلی کورد من ئیلاقەم بە چینی کۆنەوە نیە من ئیلاقەم بە چینی ئێستاوە بە ناهی چینی ئێستاش قساکەم ئیلاقەم بەوەیە کە چینی ئێستا و ئەخلاقی چینی ئێستا گەلی کورد لەگەڵ ئەوەیە یاسا سەروەر بێ یاسا ئەڵێ 150 کاری تیرۆریستی ئەنجام داوە ئەگەر ئەو ڕاستەکە با بفەرمێ بۆ دادگاکان ئەو پارێزەر هەیە و ئەوە تەمیز هەیە و ئەو لاهای هەیە و با لە ڕێگای لاهایە ئەم کێشەیە حەلکرێ ئەگەر بڕوایان بە دادگای هەولێر و سلێمانی و بەغداوە نیە ئەمە بۆ ئەم مەسەلەیە بۆ مەسەلەی سەرۆکی هەرێم و کە بەناوی میلەتی کوردەوە قساکە ڕاستەکە سەرۆکی هەرێم بەس نابێ بۆم شێوازش دابزێتە سەر ئەخلاقی میلەتی کوردەوە سەبارەت بەم ئەندازیارە بەڕاستی پرسەی سەر خۆشخۆمان ئاڕاستی هەموو خەڵکی سلێمانیەکەن چکە دڵسۆزانە کاریان بەڕێنن سەبارەت بەم ئەندازیارەش بەڕاستی بەداخەوە کە بەڕێوەبەرەکەی ئەڵێ ئیمکانیەتمان نەبووم خەزانە چاکن یعنی تۆوەرە 2,500,000 لتر نەوت لە خەزانێک دابێت کەتی ئیمکانیەتت نەبێت سەری خەزانەکە چاکەیتەوە یعنی لەکوێ دینەوە معقولە توخوا بەسەوە نەعەڵێم بەداخەوە سپاس بۆ پێێنەکە زۆر سپاس بەڵە شێرزاد لە سلێمانی فەرموو کاک شێرزاد یاوەرە باش زۆر سپاس دەکەم کاک شێرزاد وەڵایی لەسەر قسەیان برادرە نازانم موالیدی چەنێوە قسە ناکات تەبیعی ئەگەر بەغا دادگاکانی شەفاف بووایە و مالیشی وەکو حکومەتی بەحسی کۆن دەستی نەکردایە بەسەر هەمویە پێم وا بێ هاشمیشە ڕۆژەوە بەغاڵ لە دادگایە ئامادە بوو بەس ئەمانەت تاکە شخصن هەموو شتەکانیان قۆڕە کردۆ بۆ خۆیان لە بەغا شیعە اینجا ئەخلاقی کوردیش ئەو نەجوانە پێم وانە ئەم برادرە و نەڕەخنی لێگرێت من دوژمنەکەم بێتە ماڵم پەنام بۆ بێنێت داڵێم ئەگەر دوژمنیشم بێت اینجا دوایەوە لەسەر و ئافرەتە کوڕوزانە وەڵی پێم وانە خەڵکی فەقیر پێڕۆزێتەوانی و بێتە تەلەڤیزیۆنێک و ئاوا کەناڵ جاتنین کوڕزێتەوە بە کاک شێرزاد ئەوە قسە نەکەین بەڕێوە بە کەسێ ئەو ڕای خۆیەتی کێشەی خۆیەتی دەکرێت بەو شێوە باسیکە بەڵام با هێرش نەکەینە سەر یەکتر بۆ ئەوەی کاک شێرزاد با بینە سەر دووبارە تەورەکەی جەنابەت لەگەڵ کاگڕەکان بۆ ئەوی دوورکەوینەوە لە قسەی ئەوەی کە ئەمە ئەخلاقی کوردەیان نا جەنابەت باس لەوە دەکەی کە لە ئێستادا شیعە خۆیان دەسەڵاتیان گرتوتە دەست لە بەغدا و هەندێک بڕیار زیاتر لەوانەوە دەردەچێت وەک خۆتەڵی بەڵام پێت وایە ئێمە پێشتر لە هەفتەی پێشوودا چەند تەورێکمان تایبەت کردبوو بە کێشەی ئێستا نێوان هەولێر و بەغدا هەندێک لە بەشداربوانی بەرنامەکە باس لەو دەکەن کە هاوپەیمانەتی کورد لەگەڵ شیعەدا بەرژەوەندی نییەوە دەڵێن پێویستە نزیک بێتەوە زیاتر لە عێراقی واتە لە سوننەکان کە ئەمە وتەی زۆرێک لە ڕاگەندەکانە ئەوە چۆنە بینی وەکو هاوڵاتێک زۆر بە کورتی والله کاشی من سیاست کەسی تێ ناگات چۆن مەسلحەتی بێ ئەبێ ئاوا بگوزری من بەیانی دوژمنەکەم حەقم بادیە ئەچم لەگەڵی ئاوەستم یەگەی ئیتر شیعە بێ یا سوننە بێ ئێستا ئیمڕۆ شیعە دان نانێ بە هیچ شتێکی کوردە بەیانی سوننە بێ دان بنیە بە حەقەکانی کوردە ئێمە پشگیری لەکەین کاکەجان ئەمە سیاسەتە برای بەڕێزەکەم ئەمە ئەوە ناکە ئەمە ئیمڕۆ هاشمیمان هێناوە خسمان دەستە سەرمانیا بەیانی عەلاوی نوری مالیشی نەخینەسە سەرمان نا ئەمە سیاسەتە بەرژەوەندەکانمان لە کوێ بوو ئێمە بەرژەوەندی شێیە تاکە کەس نا بەرژەوەندی میلەتی کورد اینجا حەزەکەم یە قسەی کەشی پێ بڵێم بڕواکە من کرێکیشم نەشوم بۆ سەیرانیش ئەم هەم خەڵکە ڕۆژەسم لە ماڵەتانیشتم زۆر شکریشم بە مۆزعاج کەزای بۆ خوارەوەی یاومەتێ ئەم هەموو گلەیە خۆش نییە کاکە کەس نایبارێنن لە ئەوروپا ژەو بارینە نییە خەڵک باسیەکات هەوڵ بە ئیشکە ئیتر وەردە خۆت پێگەێنی باوشیەمە هەروە بۆ کەسێمەمە ئەم ڕێزمەیە بۆ گەنجانەیە ماڵە باسی جیلی ئێساکە تۆ جیلی ئێستا ئەگەر جەنابی سەرۆک بەرزانی نەبووایە تۆ ئێستا وتوانی ئەو بازاری لە تەلەڤیزیۆن قسە بکەیت ئێستا لەژێر پۆساڵی بەحسا بوویت ئێستا بۆیە لە کوتو حەمارە حەزکەر بوویتایە ئەم ئازادیان بۆ دروستکردوین برا عزیزەکەم لە پێش ئێمە پێش جەنابی کاک مەلا مستەفای بەرزانی دروستی کردووە کاکە شێخ سەعیدی پیران بووە ئەمانە هەمووی هەوڵیان ناوە ئەم ڕۆژیان بۆ من تۆ دروست کردووە ئێستا بۆ دانیشین نەقدگرین لەموو یعنی بڵین ئەمەمان بەدڵ نییە و ئەوان بڵێن جەنابی سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمە شێ پێ خۆشە سەرۆکی هەرێمە شێ پێ ناخۆشە هەر سەرۆکی هەرێمە بەڵێ سپاس بۆ پێوەندەکە زۆر سپاس دەکەم بەڵێ لەنجە لە هەڵەبجە فەرموو لەنجە خان ئەوەرە باش کاکەشان باش زۆر سپاس دەکەم لەنجە خان
سپاسەکە مەمنونم کاکشان لەسەر قسەی ئەو بەڕێزانەی پێشووتر لەسەر مەسەلەی کورد و مالکی و شیع و ئەو تەوەرانە کاکەشان من پێم وایە کورد نابێ کارێکی وا بکانە شیش بسووتێ نەکەبا ئێستا شیع باری لارە بۆیە ڕووی کردوتە ئێمە ئەخلاقیش لەگەڵ سیاسەتا زۆر جیاوازە ئەخلاقی کۆمەڵایەتی کورد کەس لاری لەوە نییە کە ئەخلاقێکی هەتاڵی جوانە ئەوەی کە بە کورد ناسراوە ئەخلاقی جوانە بەڵام سیاست زۆر جیاوازترە لە ئەخلاقی کۆمەڵایەتی کە سەرکردەیەکی ئێمە بڵێ ئەخلاقی کورد ئەوە نیە نازانم کاکەشوان بۆچی ئەم سەرکردانی ئێمە لە مێژوو ئاگادار نین بۆچی مێژوو ناخوێنەوە ئەو هەموو غەڵەتە لە مێژووە کراوە هەموو ئێم غەڵەتانە بووە کە دڵپاکی و نازانم سایلکەی کورد بووە ئەو هەموو کارەساتە بەسەر کوورد هاتووە من داواکەم ئەخلاق و سیاست لە یەکجیا بکەینەوە ئەو بەڕێزش تاوانبارە یاسارە بڕیان لەسەرەوە بانەک ئەخلاقی کورد ئەو بەڕێزەی پێشووتر وتی نازانم جیلی و تەمەن و موالید و ئەو شتانە پەیوەندی بەوە نیە پەیوەندی بە ممارەسەوە هەیە ئەتوانێت کەسێک بە متابعکردنی ڕابردوو کۆڵێک معلومات کۆکاتەوە لەسەر کورد و سیاست و قانون و ئەو شتانە نابێت لە خۆمانەوە بڕیار بی کاتێک عراقیش دامەزرا دوای سەدام کورد بەجیا دانرا لە شیع و سونە شیع و سونەیان بە بڕێی دروستبوونی عراقێکی نوێدانا بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک کەیوانجاف دەڵێت دەستان خۆش بێت دەڵێت هیوادارم تۆری پێشکەشکەن لەسەر ئەوەی کە چۆن کۆمەلگا هەڵسوکەوت بکات لەگەڵ خاوەن پێداویستیە تایبەتەکاندا بەڵێ بەڕێزان وچانێک و دێنە وڵاتان بەڵێ بەڕێزان بەردەوام لەگەڵتان شیروان لە سلێمانی فەرموو کاک شیروان ئەم کاتتان باش زۆر سپاس کاک شیروان من سڵاو ڕێزم بڕۆمیتان لە ڕاستیە زۆر سپاس دەکەم ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە نازانم پێم وابێ لە ماڵەوەش نیت وابزانم لە دەرەوەی ئەگەر دوورکەویتەوە لەو قەرەباڵغیە کاک شیروان وە بەردەوام بی فەرموو من لە خزمەتم بەڵگوێم لە هۆرنی سیارە بوو بۆیەوە نوری مالیکی و کاک مەسعود بەرزانی هێندەی لە مەسەلەیەکی شخصیە چێ لە مەسەلەیەکی نەتەوایەتی ناچێت ئەگەر سیر بکەین ئەوانەی کە لە ڕابردووە لە نێوان نوری مالیکی و کاک مەسعودا بووە هەمووی ڕخنە بووە لە خودی خۆیان نەک ڕخنەگرتن لە ئەدای کاری ئیداری کاتێککە پادرازیز نوێنەری مادەی 140 بوو بۆ کاروباری سەرۆکایەتی هەرێم وتی داوای نووسینگەم کردووە کە لە کەرکووک بکرێتەوە بودجێ بۆ دیاری بکرێ ئەوانە هیچی نەکرا و نوری مالکی هەموو ڕخنەکانی لە سەرۆکی هەرێم لەسەر مەسائلی یاساوی و ئیداری و ئەمانەیە لە کاتێکا کە بەڕێز مەسعود بەرزانی خیتابێکیدا لە یەکەم ڕۆژی نەورۆزدا و ڕاگەیاندنەکان بەبایەخەوە گوێیان لێگرت و بڵاویان کردو و گرنگیان پێدا ئەمە بەڕاستی لە خیتابەکە ئەوە تێگەیشتین کە هێندە ئێوە سۆزی خەڵک بۆ ڕخۆی ڕابکێشێ هێندە خیتابێت نییە مژدەبەخشێک بێ بە خەڵکی کوردستان بڵێ ئێمە ئەتوانین لەناو خۆمانە تەبایەکی وا دروست بکەین کێشەکان بۆ شێوەیە چارەسەر بکەین بڕۆین کار بکەین لە پێناو بەرژەوەندی خەڵکا لە پێشا ناو ماڵی کوردستان ڕێک بخەین ئەو ساباز لە بەغاو نازانم گوێ ناکۆکەکان و ئەوانە بکرێ من لام سەیرە لە ئێستا ئەو خیتابەی کاک مەسعود بەرزانی کە باز لە سۆزی میلەت بۆ لای خۆی ئەکات بە جۆرێکە کە لە ئێستادا بە شێوەیە لە شێوەکانی هەیە ڕفلاندۆم بکات لە ناو خەڵکا و بە دەنگی جەماوەر بەویستی جەماوەر جارێکی تر بيوت لقل نوري مالكيان حكومتي عراقي نگرانی و هێز و توانا و لێهاتنەکانی هەرێم بەکار بهێنێ کە ئەمە نازام هەز ناکەم شتێکی نەتەوایەتی بێ هەندێک شتێکی شخصیە بە شتێکی مەترسیداری ئەزانم پێم وایە ئەم کێشەی نێوان مالیکی و مەسعود بەرزانی شتێکی شخصیە نەک هەرێمایەتی و مرکزی بۆیە لە کاتێکا کە سەرکردە عراقیەکان بەدەست پەرلەمانتارەکان نەم چەند ڕۆژێ ڕابردووە لێ دوانیاندا و وتەکانی بەڕێز کاک مەسعود بەرزانیان ڕەت کردەوە پێیان وا بوو ئەمەی ئەم ئەیڵێ و مالیکی بە دیکتاتۆر ناوەزەد ئەکات شتێکی ناڕەوایە و شتێکی باش نییە
من پێم باشە پێشەوەی کە کاک مەسعود بەرزانیە هەر سەرکردەیەکی کوردستانیەوەی خۆی لە ئاستی مەسئولیەتە ئەبینێتەوە بۆ نوێنەرایەتیکردنی خەڵک لە پێش هەموو شتێکەوە بیر لەوە بکاتەوە نێوماڵی خۆی چوارچێوە ئیداریەکی بەڵێ کاک شوان زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ شوان لە تەکیە فەرموو کاک شوان کاکە شوانی وارەوە زۆر سپاس دەکەم کاک شوان سپاس دەکەم وڵای من لەسەر قسەکانی سەرۆک بارزانی هەندێک تێبینیم هەبوو ئەو کاتێک پێش نەورۆز ئەیبنی فاجعەیەکمان پێ لە نەورۆزدا پێتانەڵینی ئەمانە دواتر سێرەکەین ئیتیلافێکە دروست دەکەن ئەمە شتێک نییە بەڕای من ئەو قسانەی بارزانی و قسەکانی پارتی دموکراتی کوردستان لای من و لای کۆمەڵ خەڵکی تری کوردستان خەوت بە پولە قەڵب نایەوێت چونکە بووە ئەوان کاتێک ئەعلاناکەن دەبێ بزانن بارودۆخی کوردستان لە شوێیە ئەم قسانە تەنیا ڕاکێشانی هێز بۆ لای خۆیان ئەیانەوێ خەڵک جمهوریان بێت لە ڕاستیە ئەوان تێگەیشتونەکە خەڵک وەردە و لەلیان دوورەکەوێتەوە کەواتە کاک شوان لەبەرەوەی کاتەکەمان کەمە لەبەر دەستمانایە پێت وایە بۆی بەناوی خەڵکەوە یان بەناوی هەموو هاوڵاتیانەوە قسە نەکەن پێت وایە وەکو هاوڵاتیەک جەنابەت خەڵک چاوەڕوانی چی دەکرد لەم وتارە واتە ئەو مژدەی کە سەرۆکی هەرێم وتبووی لە وتارەکەدا هەیە چاڕوانی چیانەکە زیاتر وە چی شتێک زەرور بوو بۆ ئێستا بە پێی تێڕوانی جەنابەت وەڵامی پرسیارەکەتەوە بەس پێ سانین بەرێت وتم وەکو خۆم و کۆمەڵە کەس کە وەک من بیرەکەن و ئاواموت نەنە مەبەستم تۆ نەبوو کە ئەڵێم ئەم وڵامی ئێستا کە دەیدیتەوە با بەناوی هەموو هاوڵاتیان نەبێت پێت وایە بە پێی تێڕوانی جەنابەت ئێمە چاڕوانی چیمان دەکرد کە وەکو مژدە بێت بۆ گەلی کورد نامە پێوانە ئەوەی کە تۆزێک و شار بێت تێگات ئەمە خەیاڵە ئەمە واقع نییە چونکە دەبێت بزانن تۆ بەرگەی ئەوە ناگەری کێشتا مالکی ئەگە پارەکەوت دێ بەرە بەرگی ئەوە ناگری کاک شوان پرسیارەکەم ئەوەیە چاڕوانی چی دەکرا وەکو مژدەیەک لە وتارەکە وەڵای من چاوەڕوانی هیچ ناکەم گیانە بەڵێ هیچ چاوەڕوانی لێ ناکەم تەنیا چاوەڕوانی ئەوەی کە خۆی و مەسەن ئێتلافی عێراقی ڕێکەوێ دیسان مەسەن لە بەرژەوەندی خوانە ئیشێ بکەن و چاوەڕوانەکە تەنیا ئەوەی وەکو چاوەڕوانی بەرژەوەندی عامی گەلی کوردستان نییە ئەمە شتێکە خەیاڵە بەڵێ یەک شتێک ماوە ئەگەر بیر لەم ڕێگەم بیت بە کورتی فەرموو زۆر باشە ئەمە ئەگەر سەرۆک بارزانی و مام جەلال ئەگەر لە کوردستان ئیعلانی دیموکراسی خۆیانەکەن باوکو مالکی وێنەکانیان دابگرن هیچ تر ناڵێم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هێرش لە هەولێر فەرموو کاک هێرش ئێوارە باش زۆر سپاس کاک هێرش کاکە جان وەڵا بەنز بەدە و تۆوەری دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم وەڵا قوربانەوەی کە من تەسەوڕم دەکردانی چاوەڕێوەی بووم گوتم دیارە خەبەرێکی خۆشی پێ بەڵام نەمانزانی گوتمان لەوانێ باسی معاشی پێشمەرگەی دەکا باسی ژیانی خەڵک دەکا کەچی دوایە کەچی سەرۆکی هەرێم باسی بەناوی هەموو خەڵکی کورد با بەناوی هەموو ئەو کەسەی کە برێ کە دەنجی دایتێ لەبەرێ خەڵکانەکە دەنجیان نەدایتێ سەرۆکی هەرێمی ئەو کەسە نییە کە دەنجی دایتێ دومیش تیش کاکە جان باسی ئەوەی دەکە مالیکیان باستەفرشی تیرۆریستی لە کوردستان هەدەست کردێ و تەکمیل بە دادگای ناکاتن خەڵکانێکیش هەیە وەکو خۆمان کە ئێستا کە فەرقی نییە لەگەر ئەو کابرایە کە داڵدەیاندایە خینی ملەت پڕ دەکەن یعنی نەحەقێکی دەکەن بەڵێ کاک هێرش دیارە لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک بێستون فواد دەڵێت وتەکانی جەنابی سەرۆک بارزانی جێگەی بایەخی زۆربەی کوردان بوو هیوادارم ڕاگەیەنی دەوڵەتی کوردی لە سەردەستی بەڕێزیان ڕابگەێنرێت وڵا قوربان دەگەر دەوڵەتی کوردی لە سەردەستی وان بیمعناوە هەمومان دەبیالێلی گاسکەن لەبەرێ بەتایفە هەتا ئەولادی ئەولادیانەوە وەکی مەلیکی لێدەتم بنی نایەتن دومیشتی ژەو برادرە باسیەوەی دەکرێت تەمەند بەخۆی ڕاستە تەمەند بەڵام کەسانەکەیە تەمەنی 20 سارە ڕوتبەی لوای بەستایادی لەوە نەحەقی نییە سەرۆکێرم باسی چاکسازی دەکاتن کەسی چاکسازی گوتی ئەو شوقانەی سەر ڕێکەس نەزانی لۆ کرێتیان بپرسە دەرێ لە 15 دەفتەرەکەم بکردن نیە باشە کابرایکی فەقیرەگە کرێ بتوانی 15 دەفتەری بداتە شوقای لۆ ناتیخانێکی بکڕێتن بابچیتنەوە هەموو بێلایەکە دروستکرا لەو دەوروبەری هەولێرەکە بابچی ئەوانە گاسیا بریان بۆ لە چێتان پیا کردیا ڕۆ ماجە 16 نەوشەی دەکرن ئەدیبریاوان لە چێ کەسی مەعاشی پێشمەرگەش زیان ناکەن پێشمەرگە قوڕی بەسەر بوو بەڵە سپاس بۆ کاگەێرش لە هەولێرە سەرۆری کۆمەڵاتی فێسبوک زرنگتەنیا دەڵێت من دەمەوێت باس لە بێپلانی و بێبەرنامەی تاکی کورد بکەم ئایا بۆ تاکی کورد ئەوەندە ڕەشبین و بێ هیوایە هیچ بەرنامە پرۆگرامێکی نییە ئایا ئەمە هۆکارەکەی حکوومەتە یان کللتورە یان وەکو دەڵێن ئەم وڵاتی ئێمە وڵاتی قەزا و قەدەرە و هەر کەس بۆ خۆی ئازابێت و پەیدا بکات و بژی من تێناگەم تاکەی
ئەم هاوکێشانە لەم هەرێمەدا هەیە ئەمە حل دەڵێت ئەمە حل ناکرێت مەوەسەوەیە ئەمە حل نییە. پشتیوان لە پێنجە فەرموو کاک پشتیوان. شوي كاك شوان زۆر سپاس دەکەم. باشی بە ساغم دەستخۆشی بەرنامەکەشی لێدەم. زۆر سپاس دەکەم کاک پشتیوان. با قوربان وەڵی من بڵێ وەکو گەنجێکی پێنجوێن لەو کاتانە کە لە ئێران بووین بڵێ کە ئاوارە بووین لە ئێران بوون کە گەڕاینەوە ئێستا هیچێکیان بۆ نەکردین و هەر بەڵێمان پێێن و هیچیشیان دیار نییە. تا من داوا لە بەڕەستەکەم کاک شوان ئەگەر تەوەرێکتان هەبێ لەسەر ئاوارەکانی ئێرانەوانی کە 2004 گەڕاونەتەوە من زۆر سپاس دەکەم و دەستخۆشی بەرنامەکەشی لێەکەم. زۆر سپاس دەکەم. یەک وتەی تریشم هەیە ئەگەر فەرموو کاک کاکشوان بڵێ وەکو گەنجە کە بێکاری لە پێنجێنە ئینیان بۆ گرتیان هەوێ بێکاریتان بۆکەین تا ئێستا هیچ دەنگ و باسێکی نییە. ئیتر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەشکم شارێکی لە گەنجی پێنجێن بێ ئیشێکیان بۆ دابین بکە یا ئەگەر ئیشێکیشان بۆ دابین ناکە با موچەیەکیان بۆ بڕنەوە ئەوەنە ئیسفادەی لێ بکەن. خۆشی بەرنامەکە لێەکەم و زۆر مەمنون کاکشوان. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت. هەرمان لە کۆیە. سڵاو لێ بفەرموو. ئێوارە باش بەڕێزم. زۆر سپاس کاک هەرمان. باشی سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ من تاکێکی کورد دژیاری خۆم بە دناری سەرک دەڵم دەست خۆش بێ بۆەوەی کە لەسەر کورد بەتواری بەڵام باشە بۆ هەتا ئێستا کە مادەم لەسەر کورد بەجوابی چەند بەرپرسی پارتی هەیە چەند بۆ خۆت و چەند بەرپرسی پارتی هەیە هەتا ئێستا دانی زێرەبانیتان پێچان ناکرێ بیکەن 14 بە هەفتەکە کەمی کەنەوە لەیان. باش سپاس بەڕێز. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هیوا لە دۆڵی جافایەتی. فەرموو کاک هیوا. مەرحەبا کاکشوان. زۆر سپاس کاک هیوا. دەستخۆشی بەرنامەکە لێەکەم. زۆر سپاس دەکەم. وڵا من پێشنیارێکم هەیە حەزێر من. بەڵێ فەرموو. وڵا تەوەری کراوە هەفتەی ڕۆژێک کەمە. بەڵێ. یعنی حەزەکەم لە هەفتەیەکە 2 ڕۆژ بەرنامەکە کراوە بێ. کاک هیوا خۆی زیاتر هەندێک جار تایبەت بۆ بە تەوەرێکیان بە بابەتێک بەڵام پەیوەندیان کردووە هەندێک لە بەشداربوونەوە باسییان لە تەوەری تر کردووە ئەوش دەکرێت بۆیە جار وایە تەوەرەکە لەسەر شتێک دابەزێ وایە حەز ناکا لەسەر شتێکە قسە بکە. بەڵێ. ئەگەر پێشنیارەکەمان قبولکەن ترفیارێکی ئەو ڕەغنە و گلەیانەی کە هاوڵاتی لە حکومە دەیکا ئێوە ئەیخەنە بەردەستی بەرپرسان لانی پەیوەندیدار. کاکی وەک خۆتەزانی زیاتر لە ڕاگەیاندنە چارەسەر نییە تەنها گەیاندنی کێشەکانە یان زانیاریەکانە بەڵام ئێمە زیاتر لە بەتایبەتی لە ڕۆژانی هەینیە ئەو تەوەرانی کە باسییان کردو ئەو کێشانەی کە خراونەتە ڕوو ئێمە پەیوەندیمان لەگەڵ واتە تەوەرەکانی ئەم بەرنامەی پەیوەندیمان لەگەڵ پەیامێرانە کردووە و ئەوان بەداڵەچوونیان بۆ کێشەکان کردووە. فەرموو من ئەوەیەڵم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ ئارام لە سلێمانی. فەرموو کاک ئارام. زۆر سپاس کاک ئارام. بەڕێزی کاشوە منەمە لەسەر قسەکانی یاسین مەجید ئەو ئەندامەی دەوڵەتی قانون کە بەڵێ قسەی کردبوو من ئەڵم پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ڕاستیەکی تاڵی بووی ئەوە ڕاستیەکی تاڵە کە سیوێکی ئا پارتی ئەو بوو بەجاش و حیزبی بەعسیەنەوە و سەر پەرلەمانی کوردستان و داگیری کرد ئەوە ڕاستیەکی تاڵی. بەڵێ کاگەرم بەس بە هیوادارم هێرش نەکەینە سەر هیچ حەزبی هیچ لایەنێک بە ئەوی بابەتیانە قسە بەڵێ دیارە ئەو وای وتو بەس بۆی نەڵێن ئەمە جاشە ئەو جاشنێوان با ئەو قسەیە نەکەین لێرەوە فەرموو قسەکانی خۆتەوە کە منڵم ئەوە یاسین مەجید دوای نەوتە یعنی نەیوتە ئەخلاقی کوردەوەی داڵدەی تاوانبارێکی وەکو تاریخ هاشمیەیە ئەوە ئەخلاقی ئەو سەرکردانەیە بەڕێزەکەم ئێمە سەرکردەکانمان هەڵی وا کوشندیان کردووە. کاگارە بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە تەحسین لە چەمچەماڵ. ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس کاک تەحسین. کاکشوان گیان جێژن نەورۆزت هە پیرۆزەکەم و کەناڵەکەتان سەرکەوتوو هەمیشە بەردەوام بێ ئینشاءالله. زۆر سپاس دەکەم لە تۆش پیرۆزەوە لە ئێوەش پیرۆز بێ کاک تەحسین. سپاس دەکەم. زۆر سپاس. کاکشوان گیان کراوەیە توانم ڕێی خۆم دەربڕم بەبێ سانسۆر. بەڵێ کاک تەحسین فەرموو. کاکشوان گیان
کاک مەسعود بەرزانی یەک لە دەرگای هەموو حیزبەکانی داوتی وەرن با کۆبینەوە حکوومەتێکی بنکە فرەوان تەشکیل کەین و کوردیەک بگرێ و ناوماڵی کوردیەک خەین و ئەو کاتە بتوانین ڕوبەڕووی داگیرکەران ببینەوە و مافی خۆمان وەرگرین. ئەوە بووکەوە وەکو پێویست نەهاتن بە دەنگ بە هەنگەوازەکەەوە. ئیساکە چەند برادێک پەیوەندیەکە ئەڵێ پێشمەرگە قوڕی بەسەر بۆ کاکە پێشمەرگە خۆ ئیلزامی نییە بە زۆر بگیرێ و بکرێ بە پێشمەرگە پێت خۆش نییە مەیکە. کاک تاسین هەندێکیان گلەیی لە کەریم و چ دەکەن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاروان لە هەولێر. فەرموو کاک کاروان. کاشوان جانم کاتە باش. زۆر سپاس دەکەم. زۆری برای بەڕێز باشی دەست. زۆر سپاس کاک کاروان. منیش کاک تەحسین پێشنیارێکی جوانی هەبوو. ئەوەی کە پێشمەرگایەتی ناکا بانەیکە. بانێ ڕەخنە لە حکوومەت و لە دەسەڵات بگری لە سەرۆکی هەرێم بگرێ. کاکێرش سێژی کردباسی ئەخەر کاکێرش ئەمە بۆ بڕێک واقع نەبی لەسەر کوردستان. 20 ساڵ پێش ئێستا چێ کوردایەتی دەکرد کاکێرش؟ چێ بوو لە شاخەکان بوو؟ چێ بوو ئاوارە بگەت بە دەربوو؟ یعنی بڕێک واقع بین بە پێ ویشتانانە دا نەبەزینە سەر هەر کەسێک بێ، هەر سەرۆکێک بێ، من تەنها لە سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەحزابەکان حیبە بۆ کەسێک بێ لەسەر تەلەڤیزۆن دابەزێ کوڕی خۆی وا کوڕی خۆی وا بە ویژدانەوە قسە بکە. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوانە. من یەکەم جارە پەیوەندی دەکەم. هیوادارم بتوانم لە چەند بەرنامەی دیکەش پەیوەندی بە بەڕێستانەوە بکەم. ئێمەش هیوادارین کاک کاروان ئەم بەرنامەیە بۆ هەمووتانە بەبێ ئەوەی جیاوازی بکەین لە نێوان هیچ کەسێک لەوانی کە قسەیان کردبیان ڕەخنەیەگرێ هەندێک جار قسەی ناشرینیشان بە ئێمەش وتووە. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک جەبار لە هەڵەبجە. فەرموو کاک جەبار. کاکەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم. کاکەمەوێت لەسەر مەوزوعی هەڵەبجە قسە بکەم. بەڵێ فەرموو بەس ئەگەر دوور کەوتەوە لە تەلەڤیزیۆنەکە یاخود دەنگەکەی کەسکەی کاک جەبار بەباشی گوێمان لێت نییە ئەوە. بەڵێ زۆر سپاس. کاکە بەنسبەت شاری هەڵەبجەوە دیارە خەڵکی کورد هەموو قەرزاری هەڵەبجەیە. ئەوەش وەکو مێژوێک سەلماندوێتی لە ساڵی شەستەکانەوە تا ئیساتە ئەو شارە کارەساتی بەسەرێت و دەربەدەرەکرێت لە هەموو شارەکانە. ئێستا گەر سەیری ئێران بکەیت و ئۆردوگاکان کە لە 14 ئۆردوگای ئێرانە هەر هەڵەبجەیی ماوەتەوە هێشتا حکوومەتی هەرێم نەیتوانیوە داوەتێک لەو خەڵکانەی هەڵەبجە بکە ئایا گوزەرانیان چۆنە، ئایا بزانی لە چه حاڵەتێکە ژین یان شتێکیان بۆ بکە کە بگەڕێنەوە. ئێمە خۆمان ئاوارە بووینەوە کاتە گەڕاوینەتەوە هەڵەبجە، بەڵام دوای ئەوە خەڵکێکی زۆر ماوە هێشتا نەگەڕاوەتەوە. بەنسبەت ساڵی 74ەوە خۆت دەزانی بە ناپاڵم قەس کرا و چەکێکی مەمنوع بووە لە کاتی خۆیان ئەویش دەرکردنە بە زوڵم و زۆر و ستەمی ئەو حکومەتە یەک لە دوای یەکانی. بەڵێ کاک جەبار ببوورە لە بە تەواوبوونی کاتی بەرنامەکە. سپاس بۆ پەیوەندەکەت. بەختیار لە چۆنچەماڵ. فەرموو کاک بەختیار زۆر بە کورتی. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم کاک بەختیار. سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس. من ئەمەیە لەسەرەوەی ڕاستی بێ لەسەر ئەمەی تاریخ هاشمی کە لە کوردستانە لەسەر ئەوە قسە بکەم. بەڵێ بەڕاستی من داوا لە سەرکردایەتی کوردەکەم بە حەکیمی تاریخ هاشمی تەسمیلی یاسا بکەن. ئێمە بێ لە یاسا لا نەدەین. تەسمیلی یاسای بکەن کە تاوانباری ئەگەر 50-60 کەس لەسەری احتراف کا پێویست ناکات تاوانباری لە کوردستان بێنێتەوە. ئێمە خۆمان بە تەمای یاسا بچەسپێنین. داوا لە سەرکردایەتی کوردەکەم و لە کاک مەسعودەکەم هیچ دیفاعی لە تاریخ هاشمی نەکا ڕادەستی بەغای کاتەوە. ئەو پیاوە هیچ کاتێک لەگەڵ مافی کوردان نەبووە و دوای ئەوەش لە پەرلەمانی عێراق دژی ئەوە جەنابی مامجلال وەختی خۆی دشی جەنابی مامجلال ساوتی ئێوە چۆنە بێ کوردی سەرۆکتان بێ. ئێستاش ئەم پیاوە بەڵێ کاک بەختیار کۆمەڵێک کێشەی بۆ ئێمە دروستکە و سپاس بۆ بەرنامە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ دوا پەیوەندیمان سۆران لە سلێمانی. فەرموو کاک سۆران. زۆر سپاس کاک سۆران. تۆری بەرنامەکەتان کراوە هێوانی قوربان. بەڵێ کاک سۆران. کاکە زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. باستەوەری لەینەکەی سەرۆک بارزانانی بڵین بۆ نمونە. بەڵێ من بلادیم لەوە نیە کە سەرۆک بارزانی داخوشی لە مافەکانی کورد بکە. بەڵێ بەڵام کاتێک داخوشی لە مافەکانمان بکە کە ناوماڵی خۆمان ڕێ بخەینەمە. تۆ ناوماڵی خۆتا ڕێ ناکەی لەگەڵ براکانتە، لەگەڵ کەسەکەتە، لەگەڵ هاوڕێکانتە، هاوڕێبازەکانتە. ئەی من چۆن بتوانم بسبێنێ بەرە ڕووی مالیکی بماوانێ
بەڵە سپاس بۆ کاک سۆران هەرچەند وتمان دوا پەیوەندی بەڵام زۆر بە کورتی کاک ئەرکان لە کەرکووک فەرموو کاک ئەرکان. ئەلو ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک ئەرکان. دەستخۆشی بەرنامەکە لێکەم بۆ یەکەم جارمە من تەلەفۆنم لە کەرکووکەوە. فەرموو کاک ئەرکان خۆشحاڵی. من وەکو کەمەندانێک قسەتان لەگەڵاکەم. بەڵێ. داوام لەو خەڵکانەیە ڕجایان لێکەم بە یەکتری سوک نەکەین لە کەناڵەکانە ڕجاتان لێکم. بەڕاستی سوک بووین بەڕاستیەکەی زۆر سوک بووینانی بەڕاستی ئێمە گوناحە بە سەرکردە قسە بکەین. مانێ سەرکردا هەیە دوێنە پێرە هاتوونە و هانمان سەرکردەکان تی پێوەی ماندوو بوون ئاخر بۆچی ئاخر بۆچی ئێمە یەکتری بشکێنینەوە یا من دەستم بە قسەی یەکێ بچم کەناڵەکەی تۆ بستێنم نە بە قسەی کەس ناکەم ئێمە خۆماوە لە خۆمان کردە. زۆر سپاس سپاس لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ کاک ئەرکان لە کەرکووک سبێنێ بەردەوامی لەگەڵتان هەر شاد و بەختەوەر بن بەڕێزان.